پەرلەمانی عێراقی یەکەم جڤینە خوا دکە لێ پێنگاڤن بزەحمەت لێ پێشن. پروژه هابیتات بۆ مرۆڤانیە دەبە میراتێ سەرۆکێبەرێ جیمی کارتر. و عفرینی کامپین پەنابەریە وەکە دەڤەراخوا بچاندنیە کەسک دکن. سلام و ڕێزم گەلم بخێر هاتن لە مەهدیە کورتکردنەشی ji dengê ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. دانیشتنەکانی سیناتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ متمانەبەخشین بە دەستنیشانکراوی سەرۆک دانەڵد ترامپ بۆ دادگای باڵای وڵاتەکە ئەمڕۆ سێشەمە دەست پێ دەکات. وها چاوەڕوان دەکرێت برێت کاڤەنا ڕوبەڕووی گەلێک پرسیاری قورس ببێتەوە سەبارەت بە ژمارەیەک دۆسێ لەو دانیشتنانەی سیناتدا لەوانە دۆسەی لەباربردنی منداڵ و مافی هاوڕەگەزبازان و هەروەهاش دەسەڵاتەکانی سەرۆکایەتی. کۆشکی سپی هیوای وایە تەواوی سیناتی ئەمریکا دەنگ بە برێت کاڤەنای تەمەن 53 ساڵان بدەن و لە مانگی نۆدا ببێتە یەکێک لەنۆ ئەندامەکەی دادگای باڵای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. دیموکراتەکان هەوڵ دەدەن وەها وێنای دادوەر کاڤەنا بکەن کە زۆر نزیک و وابەستەیە بە سەرۆک ترامپەوە و هەروەهاش کەسێکە کارنامەیەکی کۆنەپارێزانەی دەبێت لە دادگای باڵادا. سەرۆک دۆناڵد ترامپ هوشداریە دەدا سووریا، ئیران و رووسیە ji êrişê li ser herêma Idlib ya li jêr destê serhildan. Di peyamekî Twitterê da duh êvarî Serok Donald Trump nivîsandiya Rûsya û Îran dê şaştiyek mirovaniya mezin bikin eger bibin beşek ji vê tra jî diya mirovaniya çaverê kirî. Renga sedan hezar mirov bêne kuştin rê nedin ev rû bide. İranê soz daye piştevaniya operasyonên çaverêkirî ya Sûriya bike ji bo girtina Idlibê lê Bakurê Rojava Sûriyeyê di civîneka Wezîrê Derve yê Îranê de bi serokê Sûrî re li Şamê. İran û mêvandariya civîneka sê aliya serokên İran, Rûsya û Tirkiya jî bike ji bo danûstandinan li ser rewşa Sûrî. یاسادانەرانی عێراقی ئەمڕۆ سێشەمە کۆک بوون لەسەر دواخستنی دانیشتنی پەرلەمان هەتا 15 مانگینۆ کە چاوەڕوان دەکرێت لەو کۆبوونەوەیەدا سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێت هەرچەندە ئاڵۆزیەکان هەر بەردەوامن. لەگەڵ هەموو ناکۆکی سیاسیەکانی عێراق ڕۆژی سێشەمەش کۆبوونەوەی پەرلەمانی ئەنجامدرا هەرچەندە ژماری بەشداربووان ڕێژەی یاسایی تەواو نەکرد بەڵام سەرۆکی کاتی پەرلەمان درێژەی بە دانیشتنەکەدا. بەپێی زانیاریەکان سەرۆکی کاتی پەرلەمان هەر ڕۆژی سێشەمە دەستی کرد بە دانیشتن لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکاندا بۆ گەیشتن بە ئەنجامێک لەسەر هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی نوێ بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو و دانیشتنەکە هەتا ناوەڕاستی مانگی نۆ دواخرا بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی. لە یەکەم دانیشتنی پەرلەماندا کە لە ڕۆژی دووشەمە بوو سەرۆکی عێراق فواد مەحسووم باسی لە گرنگی گەشەسەندنی بەردەوامی بۆ عێراق کرد. إن العراقيين اليوم ئەمڕۆ عێراقیەکان پێویستیان بە گەشەکردنێکی هاوسەنگ و بەردەوام هەیە ئەوەی سەربەڵندی بۆ هەمووان مسۆگەر دەکات و داهات و هەلی کار بە تایبەتی بۆ گەنجان دەرەخسێنێت هەروەها بەشداریش لە چارەسەری ئاشتیان و سەقامگیری دەکات بە مەبەستی چوونەنی و ژیانی پراکتیکی و خێزانی و کۆمەڵایەتیشە ئەوەی هەموو هاوڵاتیەک بە هیوایەتی و چاوەڕوانەکە خزمەتگوزاری تەندروستی و فێرکاریان بۆ دابین بکرێن. سەرۆکوەزیر حەیدەر ئەلعەبادیش لە وتارەکەیدا داوای لە پەرلەمانتارە نوێیەکان کرد هاوکاری حکوومەتی نوێی عێراق بن. نريد بناء علاقات گەلێکمانە بنیاتی پەیوەندی هەرێمین و دەوڵەتی تەندروست بنێن کە لەسەر بنچینەی هاوکاری بێت و بە مەبەستی پتەوکردنی ئارامی و ئاسایش و ڕێزگردن لە سەوری وڵات بێت هەروەها دەسوەرنەدان لە نێو کاروباری سەرجەم وڵاتاندا ئێمە دەستمان بە هەنگای پراکتیکی کردووە بۆ کۆتایهێنان بە ناڕەحەتیەکانی عێراقیەکان لە بواری خزمەتگوزاریەکان بۆ پارێزگاکانی وڵات. پاش ئەوەی 297 پەرلەمانتار لە کۆی 329 سوێندی یاساییان خوارد بە تەمەنترین ئەندامی پەرلەمان وەکو سەرۆکی کاتی پەرلەمان دەستنیشان کرا بۆ بەڕێوەبردننی کۆبوونەوەکە. دوو لایەنی سەرەکی هەیە لە پەرلەماندا کە هەر یەکێکیان خۆیان بە گەورەترین کوتلە دەزانن لایەنێکیان بریتیە لە سایرون نەسر حکمە و وەتەنیا کە بە کوتلەی سەر بە ئەمریکا دادەنرێت و لایەنەکەی تریش فەتح و دەوڵەتی قانون و چەند لایەنێکی تریش کە سەر بە ئێران دادەنرێن. کوردەکانیش جگە لە لیستەکەی جوڵانەوەینەوەی نوێ کە بە فەرمی بەرەکەی حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکات هەڵبژاردووە یەکێتی و پارتی و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری خۆیان یەکلا نەکردوێتەوە کە پشتیوانی لە کام کوتلەیە دەکەن.
ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی تایبەتدا بۆ دەنگی ئەمریکا گوتی چاوەڕوانی ئەوە دەکەن چ لایەنێکیان زیاتر مەرجەکانیان پەسەند بکات. مشروعك هاوبەشێ هەی ما بینی پارتی دموکراتی کوردستان و ما بینی یەکەتینی شەوانی کوردستان ئەو ژی 27 برگەنە ئەو 27 برگە هەمی دستورینە ئەو 27 برگە هەمی برگێ دستورینە هاتینە پێشیرکردن ئەغلبی وان مافێ ملەتی کوردی تێدا هەی لێرە هەرێمە کوردستانێدا ژبەر هەندە بڕاستی ئەو لایەن کی نزیکترە بوومە و ئەو شێت ئەوان برگا و سەقفەکە زەمەنیش دانێت و زەماناتش بوومە دانێت لتشكيل الكتلة الأكبر. وەکو دەگوترێت حکوومەتی نوێی عێراق گەلێک ئەرکی لە ئەستۆدایە لەوانە ئاوەدانکردنەوەی وڵاتەکە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بێکاری بەڵام هێشتا نازانرێت ئایا ناکۆکیە سیاسیەکان زەمینە دەرەخسێنن بۆ ئەم ئەرکانە کە هەر لە ئێستاوە داوا هەن بۆ سازدانی دیالۆگێکی بەپەلەی نیشتیمانی لە پێناو ئایندەی عێراقی بە شەڕوێران بوودا. دەگەل داکەتنا بەهای لیرا تورکی تا نزمترین ئاز 15 ساڵاندا ئەنکەری ئامادەکاریانش بۆ ڕەوشە خراپتر یا ئابووری دکە لە پاشە ڕۆژێگەلەوە تورکیە وی ژێ قەیرانە ئابووری ڕزگار بە و گەلەوە جزاین ئەمریکا لە دژی تورکیە چەند کاریگەری هەبووە لەسەر vê ڕەوشە ئالوزە ئابووری یاوان ڕۆژان ji بۆ بەرسڤاوان پرسان ئازاد زەند لێکۆلەری ئابووری بمەڕەیە کاک ئازاد زۆر بەخێربێت سپاس بۆ کاری جەنابێت من لە تۆ فێر بوومە لە چەند جاری ڕابردووە کە باسی ئابووری دەکەین تۆ دەڵێ باشبوون یان خراپبوونی باری ئابووری وڵاتێک شوێنێک زوو بە زوو نییە ینی کاتێکی زۆری دەوێت ساڵانی دەوێت بە بەرگارێکی سیاسیان بە گۆڕانکارێکی سیاسی نابێ پێم بڵێ تێکچوونی لیرەی تورکی هۆیەکانی چین لەسەر ئەو زانیاری کە تۆ دەزانی لەسەر لێرەی تورکیا سەر سێ مۆزوع ئەسڵی یەک مۆزوع ئەنەوە سیاسی اقتصادی داخلیان باش نەبوو یعنی چی یعنی حکوومەت مداخلەیە کرد لە کار بەنک مرکزی تورکیا یعنی ئەجندەی سیاسی خۆی فەرضە کردە سەر بەنک ئەبێ ئەجندەی اقتصادی بێت ئەو یەک دووەمەن سیاسی داخلی وڵاتەکەش باش نەبوو ئەمە وڵاتەکە لە نظام پەرلەمانی چوو بوو نظام ڕیاسی یعنی ڕئیس جەمهوریە سەلاحیاتی زۆر بووە ئەمە خۆی یەک نۆ وەکو شاک ئەخاتە ناو بڵێن in the financial markets لە بازار و یەک نۆ unpredictability و check and balance شتیان نە یعنی چاوەڕوانی هەنگاوەکانی داهات و ناکەی بزانی خۆتوەی دووهەم حکوومەتەکە چییە ئەمە کەمێ سەخترێکات نەدەزانی یعنی ئەوە تورکیەکان نەدەزانن بازار لەمە حەزەکات کە بزانێت خۆتوەی دووهەم چییە هەمیشە ئستیبڵەتی تیابێت شتەکە سابێت و ئەگەر خواروبان بکەیت ئەوە ترسەکەی تایە حتا ئەگەر خەبەرێک خراپێکت بێ لە بازار بەڵام تا چوو ئەزانی ستە چیەکەی بازارەکە ئەگەڕێتۆ بوون مەرحەلەی نۆرمال ئەزانی پلانت چییە بەرنامە چییە حکومەی تورکیا تا ئیستا 3-4 ساڵەکە ئینفلیشن یعنی گەرانی هەیە تا ئیستا ئەلانی نەکردیە بەرنامەی چییە ئەوە دوو لە ناحیە سیاسی لە ناحیە سێهەمی سیاسی خارجی تورکیا مشکلی تایە مشکلی هەیە لەگەڵ اتحاد ئەوروپی کە گەوراترین شەریک تجاریە بۆ تورکیا خاصن لەگەڵ ئەڵمانیا و لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ لە ناو باشە ئەو وڵاتان هیچ بەڵام ئەمریکا سزای ئابووری لەسەر تورکیای دەنەوە تا چەندێک ئەمە کاریگەریە بۆ لەسەر ئەمە کاریگەری لە ناحیە ئابووری کەم بووە يعني ئەوەندە زیاد نیە لەبەر خاطرەوە ئەو گومڕێکە کە حکوومەت ئەمریکا فەرضی کردە سەر تورکیا بۆ ئستیل و ئەلمنیۆم تقریبا $1 ملیارد بێت کەم نییە $1 ملیارد بەڵام ئەمە لە ناحیەی سیاسی مهمترە ئەمە نیشانیدا کە ئەم علاقات بین ئەمریکا و بین تورکیا کە ئەمە چەند ساڵێکە باش نییە گەیستی یەک مەرحەلەی خراپتر ئەمە خۆی نیشانەدا کە بازارەکە ئەترسێ زیاتر يعني أما خوي يك مرحلة كترنينج بوينت لو أشتي يك مرحلة خرابتر كتوصل بازار أو لناحية اقتصادية ولا ناحية سياسي أهميتي لاقتصادك كيف زيادة باشا كاك أزاد لیرەی تورکی لە 140 دابەزیوە لەم ساڵەدا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەمە معنای ئەوەیە کە ئابووری تورکیا لە ناو دەچێت؟ ئابووری تورکیا وڵاتێک لە ناحیە اقتصادی قایمە یەکێ لە 20 وڵاتەکان پێژن G20 20 وڵات اقتصادەکان گەورای دنیاە ئەیە معنای ئەوسە لێرەکەیان ئەنهیاری کردیە ئەساسەکەیشی بوو گرانیە ئینفلیشن سە لە ئەمریکا لە 2 لە تورکیا لە 15 زۆر حسابەکە یعنی گرانی لە 15 بڵێ ئەیە لە ناحیە ڕسمی گرانیکەی 15 بەڵام ئەگەر بڕۆی لە خەڵک بپرسی لە عادی احتیمال هەیە لە 100 گران بووە مثلا لێت ئەمڕۆ ئەم ئاوە بە $1 بۆیم کە سبیس بە $2 یعنی 100% گران بووە بەڵام یەک شتێک هەیە پێژن CPI ئەو CPI نەوت و مشتقات نفت حساب ناکات
ئەڵێت گەرانیکە چەنە ئەبێت لە 15 ئەمە زۆرە. IMF صندوق نقد الدولي تركيا حسابك بولاتك بيجن emerging market and developed country. لو developed country تنها ولاتك كجراني زوري تاعي تركيا. بله باشا دميست أو بزعم تبصي سياسة خرابەکانی تورکیا کرد أوش يكي لوش أنا ككنترولي بنكي ناوندي كردو تاچندك أما يعني أما خوي يمكن جوراتني مشكلة تركيا أما شون بنك مركزي كاري شيء لأساسه كاري أساس نالي جراني بيت انفليشن ولقل انترست ريت دس اوانا اما دو كار اساس بنك يعني مركزي رجي قازانج بله قازانج كشاني اما دو كار اساسي بنك مركزي اما انا كاريان شيء تماشي ناحيه كي هذا السر حكم شو حزبي هذا الحكم كار اوانيه اوان بلا ناحيه اقتصادي تماشا كان ام حكمي حالي تركيا خليك السياسي اجندي سياسي وخي فرضه كانت السر بنك مركزي اما جوراترين مشكله تركيا حتى وقت شركات معتبر دنيا وكو موديز وكو ستاندرد اند بور اند فيتش اما سي جوراترين شركه معتبر دنيا كهركز انفستكات ولا اوان رواد اوان استقامه تركيا اوان اليت اما جوراترين مشكله مداخلات كالسر بنك مركزي كاكا زر سباس سكان خوش سكان لقلت زر خوش والله كاتك في زاد زن لكل ابوني بكورت كونكشن رامو كسكارن وندابوين 4 سالن شر داعش وبوي سروشون بوين 3 سالن قرتنا موصل جالي داعش فدا خواز علي كاري حكومتها نافنديا عراقي دكن هطا چرنويسي كسكارن خوين وندابوي ديار بكن حتی نوکه گلک خلق جاوری کسو کارین خانه اون بدستن داعش هاتینه گرتن و تا نوکت به سروشینن لباجار موصل گلک خلق دهات نگرتن به تهمت جدا جدا بشک وان تا نوکه به خبرن سر رایو چنده کو داعش به اگجاری کوتایی به هاتیه دناوا باجار موصل دا ذکر مطر دیکا 5009 هفجی نوی افسر بود دناوا سپای عراق دا جبر و چنده هاته گرتن جلای جگدارن داعش و تا نوکه چه پیزانین لسر نهاتینه دیتن يوم 27/11 يوم الاثنين الساعة 10 بالليل روژا دوشەممە 27 مەها 11 لە دەمژمێر 10 شەوێ دەرگەهێ مەها تەقوتان ئێکسەر هێرشی سەرماڵەمە کردن هاتنە ژوور و دەبانجە کرە سەریدا و ملێ وێگرت گوتێ دەرکەوە من گوتێ دەکێوە بن گوتنە من بخۆدێ ئەم چلێ ناکەین بەڵێ بێگومان ئەوان ڕادەستی کەسێکی کردە کو زیانێ گەهین تێ ئەم چژێ نەزانین هەر ساڵە 2016 هەتانوکە ئەم نەزانین یەمریە ساخە گرتیە ئەم نەکارن چ بکەین چ دەستێ منایت هێرش لە مەهاتگرن بچەک بە هاتنە ژۆرێ و بابێ من برن ئەم بێبەهرکردن ژیدی دناوی خودی حەتانوکە ئەس گەلک بیریاوی دکن دی بابن به سروشینا وسا دیارکن که حکومت گلک خمساری دکت ده اوی بیاوی دا و حتی نوکت چه موچین فرمی بو به سروشینا نهاتینه درگرن از داخوازش حکومت دکم کل کره من بگیرن و کرن همو هجارن اوین وندایی همو دخوازم بگیرن سر مالین خو و اف حال پرانی آخیتیه فاحنا نجد الحكومة ام داخوازش حکومت او حیدر عبادی دکین بوم چارکی ببینین و بوی آوای نابید گره من 5000 کنوی هنه هندکا پتر هنه جبر به چنده ام دخوازین چاره سریه که بوی بابته هبید جبر کنابید هر وسابید ده هیت ازانی کل سردم جگدارن داعش گلک کست هات ندزگیر کرن دناوا باجار موصل دا و بشکی وان ده گورن بکوم ده هات ندیار کرن بله بشه هر زور تانو که چه زانیاری لسر نهاتینه دیتن کاو عمر دنگ امریکا موصل ئاوارەکانی عفرین لە کەمپەکانی خۆیاندا باخچەی بچووکیان دروست کردووە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ژیانی پێش ئاوارەیان بەڵام دەژڵێن ئەم شوێنە بەراورد ناکرێت بە عفرین کە نزیکەی 18 ملیۆن دار زەیتونی تێدایە. دورجە عفرینە بە دەشت و کانی بەرەز و باخچە و دبیرا واندایە جوومێکی تەخ زرافکێ و هاوار عفرینیên دەربەدەر لە هەرێما شەهبە عفرینەکە بچووک ji xwe re avakirine lê çavê wan ji عفرینە bixêr û ber nabire. Li vê derê li kampên penabertiyê li her cihekî vala û di navbera du çadiran de yan di qutiyekê de çandine her karê Efrîniya ye. Bi şit lêşînkahiyê warê xutînin ber çavên xwe. بعيبانة مشمشانة
ايوه كليك هانا قال هانا بقروطه بمشتن هذه آب علی جو گنده چقماقایه لکیلکا چادرا تیدا به جه بویه ده ناف کلیکین کوی چاندیه تو دینا خود پیچه و باوریا وگر عفرینه ده بیراوی دا شنده و عملو کلیکی خو و تشتی خو رو اموتن شعبا نو و توزو کلخونه لوه صحرای دیسو ما کلیکی خوشی چونده ما همه عفرینی خوشی چون ما کلیک چوندن همه عفرینی خوشی بچینن و همه ردگار عفرینیین پنابر شتلین لناوا کامپی دا چاندنش خوراکرنه سمبول لشونا دارن زیتونا و پی صبرا خوتینن دا کوبهنا خوودن و تنگازی او دجین هنکیش بیر بکن یعنی ما ساکرتم دوره زیتونیش دست مچون معمولش خوراکرن دوره زیتونه و بس اشتیا نمل بارونن ام چای خوباخن ام قهوه خوباخن ام نانی خودینن بر نین لبر بخور لشونا 18 میلیون دارن زیتونه و چما عفرینه ایرو عفرینی لشهبا بونه پنابر به چند شتلین کسکاهی بیروارین خوتینن زمان و لبندا وگرا جهوارن خواه او دبیجن امی هر داره بکن عفرینا شینو بر نوروز رشا دنگی امریکا شهبا ڕەوشی سیاسی دابەشبووی ئەمڕۆدا کاتێک نەبوونی بتمانە بەرامبەر بە خەڵکانی نژادی جیاواز و بیرڕای ئاینی و بۆچوونی ڕەگەزی جیاواز بوونەتە هۆی ناڕەزاییەکی کە هەتا دێ و زیاد دەبێت چۆن بتوانرێت گەنجان فێری ئەوە بکرێن سنگ فراوانتر بن. دەستپێشخەری بە ناوی هیچ جێگایەک بۆ ڕق و کینە نیە هەوڵ دەدات کۆتایی بە بیرۆکەی فەرق و جیاوازیکردن لەسەر بنەمای نژادی و بیرڕایی جیاواز بهێنێت. اف برنامه لسدان خوندنگهین امریکی تی پیرو کرن و تایبەتمەندن ئابووریان پەروەردەیە دەبێژن بیرۆکە ئەوە زوو دەست پێ بکا و بکارن بچووکن خێرخوازیە ئەمێ ڕوو بکن خوێندنگەها کەسرەتایی لە ڕادڤڵ وەستانی مەریلاند. Dibistana bi navê College Gardens dibistana destpêkeye ku li vir zarok pirengê fêr dibin. Li vir xwendekar ku malbatên wan ji çel welatên cuda ne bi hev re perwerde dibînin. لەڤەر هەندێک زارۆکên زیرەک هەنە لێ کەس بێگێ ماسێ نینە ji ber vê yekê ji bo me fêrbûn berdewam dike û mezin dibin û qebûlkirina hevdû tişkê ku em bi domdarî li ser dixebitin û hewl didin. Tu cih bo kîndariyê tune bi pêşengiya komîteyên xwendekara dest pê dike. Ev ji hêla mamoste û dê û bavan tên rêber kirin. Ew ji bo damezrandina rêbazên dilxweşiyê difikirin. Ev mîna pêseng kirin ve kirine deriyek bo kesek êrêkirina ku kes xwarinê tenê nexweye. Ez dixwazim li seranserî cîhanê alîkariya zarokên ku hatine bêdengkirin bikim ji ber ku lazim e tu kes hest neke ku ew kêm e. Bernama dijî rêşkirinê di sala 1990 da piştî komkijiya agirberdana li lîseya Kolombînê ya li Coloradoyê dest pê kir. Îro ev bername li zêdirê 1700 dibistanên Amerîkî de tê meşandin. Li vir li herêma Washington DC di destpêka 2016 de me bernama tu cih bû kîndariyê tune pêşkeş kir. Bi rastî ev e wek bersiveke dijî rewanbêjiya duberîdar ku bi rêya kompanyayên siyasî mezin dibe û ji tevahiya welatê me dikeve salonên dibistanên me. Hin xwendekar ilhamên xwe ji çalakvanên ciwan ên wekî hana mangat girtine. Piştî 6 oldarên sîxa di parêzgeha sêxan li Wisconsinê bi aliyê nîjadperestekî spî hat kuştin wê di sala 12 da rêxistina ciwanan bi navê Six Kids for Kids hevdaner kir. Em tiştan ji jingaha xwe digirin. Bê ku ev bi zilalî ji me re bêgotin an jî ne. û ez bawer dikim ku niha ev rast e. Em ne têr tenhîn kirin ku kîndarî nerast e. Ev însiyatîfa bo berbendkirina tenêtiyê û diltengiyê dibe ku zirarê bide tendirustiya hiş û bişiyanî ji bo trajediyên mîna agirberdanên li dibistana wekî rêbazek tê dîtin. Rastiyek mirovan ku em hemî dixwazin ku bi mirovan re di nava têkeliyê dabin û bi vê awayî tevî ku dibe di çarçeweya cudahiyên me an baweriyên me dê em çawa dinerin hema her dem bi gelemperî ku hûn karin têkevin têkeliyê de. Her wiha evê xwendewanek cîvan ji bo parastina hevalê xwe ku hatiye bêdengkirin bikaribe çi bike? Ez ê ji wan re bêjim ji kerema xwe bisekinin. Tevî ku em ji nifşê cuda ne lê em hemû wekê yekin. Peyama programê ev e ku hev dide ku bi aliyê her yek xwendewanek cîvan di demekî de vî peyamê bişîne mala.
خانمەکە باژارێ ناشفل لە ئۆستانی تێنیسی ژیانە خۆ تەرخان کریە ji بۆ ئالیکاریە وان خانمên rizgar bûyên leşfirûşiyê dest dirêjiyên seksî û bikarînana muxaderatan werwesa qaçaxçiyatiya bi mirovan. Pêka Stevens rêxistiya Thistle Farms damezrandiya û ji bo alîkariya derûniya û saxlemî û perwerdeya wan xaniman. Salih Demîcar çûbû seredana wê û ev raport amade kiriye. Di pişt vê firoşgeha biçûk de çîrokên mezin hene li dor dîtina jiyaneke nû piştî trajîdî û nîrên dijwar û metirsîdar. Becca Stevens damezrênera Thistle Farms ezmanekî aram ji bo jinên rastî qaçaxiya mirovan maddeyên heşbir û laşfiroşiyê bûyî dabîn dike. Ev jin rojên çarşeman lêgel endamên civakê kom dibin û hêvî û çîrokên xwe lêgel wan parve dikin. چیرۆکە قەچاغیە مرۆڤان، چیرۆکە توندوتوژیە سەکسی لە دژی ژنان، ئەو چیرۆکن مەزنن و لە هەموو جیهانê hene. چیرۆکە Thistle Farms ئەو چیرۆکە هێوی و دەرمانبوونەیە ji bo jinên ku tên cemhev û hewl didin cîhanê bikin cihekê tijî hezkirin. Becca ku bi xwe jî rastî rewşeke wiha hatibû, dema dest bi programa ve hewandina jinên ser cadeyan kir giyayê Kulindorê. Tenê gula mayî bû li wan kolan û cadeyan. Ji ber wê من هزر کر کو وی باش به از ناوی وی گلا داویا مایی ل پروگرامکم و جنن کو من آلیکاریا وان دکر گلکی وکمن و وان گلن کلندوره بون کو پلن وی ین بستری ناهیلن خلق دست خو بدنوان لیوان هر وها چیچکن شکر ین جوان هنه کو لگل سترین خو جوانی امرو وانجی دینه بیرامه. یک جوان کلندوران جنیفر کلینر ده 6 سالیه خود راستی دستریجیا فیزیکی و سکسی هاته بو. د تمن دوازدان ده و دست به مادهین هشبر کرده بو و لسر ریان لاش خود فرود. از جمال رویم قاچاقچی به من بو. من قاچاقچین سکسیین زاروکان ناس کرن. از گلک رسوا بوم. بیشتر من میرک ناس کر. و د تمنی 16 سالیه ده از زوجیم. د جحیلی خدا من 2 زاروک آنی. روشا من گلک خراب بو. لیدی سانجی من دقتان. د تمنی 19 سالیان ده دما کره من یه دوی مر جیانا من هن خراب تر بو. از جه کره خواه یکی دور کتم. من میری خبر ده. و گریارن زاروکاتیا من اسفیر کرم کو تنی تشتی از دکارم پیشکشی خلکی بکم. اولاشه منه تاکو از گهشتم آستا که من لسر جادهان لشفروشی کر. جبو وان لاشن کو راستی دستریجی بوی بکا کمپانیه که چیکرنا برهمین جوانکاری آوا کر دا کو افجن لی کار بکن و محتاجی کسی نبن. تا کو یک جوان کارمندانه و جه مالباته که تیک چوی هاتو بو و دیروکه که گنهکاریه هبو گلکی خوشه بکاری خوی لورو فیرکرنا جنین کنو تبلیوان دبن. دما کو جنین نو تنور جبو من دما هری خوشه از وان تشتین کو از فیر بوی فیر دکم از وان فیری چکرنا بر همان دکم و نشان وان ددم چوا ماشینان بکار بینن. بکا دبیجه کس جوان جنان به دل خواه نچوبو سرجادهان بله نیرین دجوارن جیانا وان بری وان دان و چرانوسا هان. جبرویه که پیوسته جواک به حمبیزه که وکری پیشوازی وان بکه و ارکاویجی لور اوه هولدانه که جبو جیبجی کرنا و پیوستی هان. جه باجار نشویل ولایت تنسی صالح دمیجر دنگ امریکا. کارتێر هابیدات بۆ مرۆڤاتی تەنها بۆنەیەکە کە ساڵی 1 جار ڕوودەدات بەڵام پرۆژەکانی ئەو نێوەندە دەبێتە دیاریترین میراتی کارەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا جیمی کارتەر و ڕازلین کارتەری خانمی یەکەمی پێشوو. بۆنە هابیتات لە ساوث بند لە ئۆستانی ئیندیانە قۆناغێک بوو دە سەفەرا درێژ دەما کارتەر و لەشکەری خۆبەخشن گەشەکردن بەرنامێدا. دەنگی بیناسازیەکە میوزیکێکە بۆ گوێی ئەستێرەی میوزیکەوانی ملی کارت بڕۆکس. ئەو دەنگەی ئێستا جۆت لێیە دەنگی خۆشەویستیە. ئەوە بۆ ئێرەکای دایکی تەنیا دەنگی هیوایە. من وا هەز دەکەم وەکو بیتاقەیەکم بۆ دەرچوو بێت ئەوە مانای هەموو شتێکە ئیتر پێویست ناکات من نیگەران بم لەوەی ڕوو لە کوێ بکەم. ئەوە لەبەر ئەوەیە کار لە سەربانی خانوێنوەیەکەی ئێرەکا دەکرێت. من زۆر جار هیچ شتێکم بۆ نایەت بەڵام ئەمڕۆ بەشی هەموویم بەدەستێنا. بەڵام ئێرەکا هیچ شتێکی بەخۆڕایی دەست نەکەوتووە. ئێرەکا دەبێت ڕەهنی خانوەکەی بدات بە نرخێکی هەرزان. ئەوە لە سایەی پرۆژەی هابیتات فۆر هیومانیتیە کە قەرزی بێسوود دەدات و هەروەها ئێرەکا پارەکە لەلایەن خۆیەوە دەدات. ئەوە دەستی هاوکاریە نەک دەستی بەزەیی.
گۆرانیبێژی میلێ تیریسا یارود و هاوسەرەکەی کارت براکس تەنها 2 خۆبەخشن لە نێو سەدانی تردا. بنیادنانی ئەو ماڵە نوێیانەی لە Habitat for Humanity لە پرۆژەکارەکەی جێمی کارتەرە کە سەرۆکی پێشووی ئەمریکایە و لەگەڵ خانمی یەکەم کە لە ساڵی 1984ەوە دەستیان پێکرد. لەو کاتێ ئەوان بەشداریان تێدا کرد ئێمە توانیومانە لەگەڵ 13,200,000 کەس لە دروستکردن و نوێژەنکردنەوەی ماڵەکانیاندا هاوکاری بکەین. نەسەختی گەرمان نە زۆری تەمەن نە هەتا شێرپەنجەش ڕێگر نەبووە بۆ ئەوان بۆ دروستکردنی خانووەکان لە سەرانسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و 14 وڵاتی تر کارکردن شانبەشانی خۆبەخشەکان وەک سوزانە تایلەر. ئەو گوتی تا ئەوەندەی دەتوانێت و تا ئەو دەمەی پێی دەکرێت بەردەوام دەبێت چونکە بیر و باوەڕەکەی وا دەخوازێت. وابزانم ئەوە وانەیە کە بۆ هەمووان هەستانە سەرپێ و زیاتر گڕوتین بەخۆی بدات بۆی کارێک بکات جیهان بکاتە شوێنێکی باشتر. وا بزانم هەموو مرۆڤێک لە جیهان دەشێ حەز بەکاری سەرنجڕاکێش بکات لە ژیانیدا و حەز و بەرەنگاربوونەوە بکات بۆ هەندێک شتی دیاریکراو کە دەبێتە جێگای شانازی بۆیان لە ئایندەدا و بەسەر هەندێ بربەستا زاڵ بێت شتێکە دەبێتە مای شانازی بۆیان و پرۆژەی هابیتات وەڵامی هەموو ئەو پرسیارانە بۆ من دەداتەوە. ئێرەکە هیچ شتێکی نەدەزانی دەربارەی کارتەر پێش دەستپێکردنی پرۆژەکەی. بەڵام ئێستا ئەو لە کۆمەڵگەیەکی دروستکراودا دەژیت کە لەلایەن کارتەری میهرەبانەوە بنیادراوە. بەبێ ئەوان من نەم دەتوانی ئەوە بکەم، من نەدەبوومە خاوەنی ئەوە، من نەم دەزانی ساڵی داهاتوو بەکوێ دەگەم. من سوپاسگوزارم لە قوڵایی دڵمەوە، ئەوە مانایەکی زۆری هەیە. تەنها بۆ ئەوەی دەربڕینەکە ببینی لەسەر ڕوویان سەرەتا دەست بە هاوارکردن یان بە گریان دەکەن. منیش بە دوای ئەواندا دەست دەکەم بە گریان. ئەو سۆزە قوڵا زۆر گرینگە بۆ من و من بەڕاستی بە سۆزم دەربارەی پرۆژەکەم هەر وەک تۆ دەتوانی باسی بکەیت. پرۆژەکە ئەم ساڵ 23 خانووی نوێی لەسەر نەخشە داناوە بۆ میشاوەکەی ویلایەتی ئیندیانا و لە ساڵی 1984ەوە بەشداری لە دروستکردنی زیاتر لە 4,000 خانوودا کردووە. لەلایەن سەرۆکی پێشووی کارتەر کە لە خانوویەکدا گەورە بووە بێ خزمەتگوزاری ئاو کارەبا. سازین کەش و هەوا لە ئەمریکا پێشبینیە دکن باڕۆڤا گۆردن ئیرۆ سێشەمبێ بەهێز ببە بەری بگەهتە ڕەخئاوان لە ڕەخئاون ئۆستانین لویزیانە میسیسیپی و ئەلاباما هۆشداری هاتنەدان تێ چاوەڕێکردن گۆردن بارانên boş bi xwe re bîne berî hêzawê dakeve sibahî çarşembê bayê bihêzê barovê û baran jinan jî doh duşembê gerîda li Florîda bêhîvîkirin yariyên wan ên havînê di deryan da rawistandin. بەڵێ لێرەشدا دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتوو هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.